پیاوێک لە بازاڕێکی قەرەباڵغی شاری سلەیمانی ڕۆژانە چەندین کڕیار لە دەوری خواردنەخۆشەکەی خۆی کۆ دەکاتەوە. ئەو خواردنەی عەبدوڵڵا ساڵح ئامادەی دەکات ناوی کەلانەیە کە خواردنێکی کوردەواریە. عەلاقەم پێی بووە شتێکی کوردەواریە و کۆنە، منش ڕۆژ بە ڕۆژ عەلاقەم زیاترە بێپی، حەزم لەویشەیە. کەلانە خواردنێکی کوردەواری بەتام و چێژە. هەندێک خەڵک پێی دەڵێن پیتزای کوردی. پێک دێت لە هەویر لەگەڵ چەند سەوزەیەک کە بە پێی خواستی کڕیار دەگۆڕدرێت و هەروەها لەسەر ساز دەبرژێنرێت. پیچکی ئاوردە بوو، بە پیچکە کرێ، بە کنیواڵە کرێ، بە پیاز تەڕەپیاز دەکرێت، بە نێرکە پیازی شەکرێ. ئەیتر هەر کەسێ شتێکی پێخۆشە. عەبدوڵڵا ساڵح کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە لە شاری سلەیمانی ئامادەی دەکات و پێشکەشی کڕیارەکانی دەکات. وەهام لێ هاتووە خۆم بە خەڵکی ئێرە ئازارم، یعنی خەڵکەکە خۆیان لێ ڕازی بێ هەمووی باشن نسبەت بەوەی کە فەرق ناخەن بێژن من خەڵکی ڕۆژهەڵاتم و خەڵکی سلێمانی نیم، هیچ فەرقێکیان نەخستە و زۆریش احترام بۆ دانن و ڕێزم لێگرن. خواردنە کوردەواریەکان لە پێشووتردا لەناو ماڵەکان دروست دەکران، بەڵام ئێستا ئەو خواردنە کوردەواریانە ئامادە ناکرێت بە تایبەت لە ناو شارەکاندا. بەڵام عەبدوڵڵا ساڵح ئەو بۆشایی پڕ کردوێتەوە بۆ ئەو کەسانەی حەزیان لە کەلانەیە. تایبەت بە خۆم هەموو جارەکەیمە بازار هەر لێرە ئەیکڕم لە جارانە ماڵان لەبەرەوەی زۆرترین شت یعنی لە دەرەوە نان نەئەکرا، سەمون نەئەکرا، لە ماڵەوە نان ئەکرا و ئەو وەختە زۆرتر ئیحتیمامیان بە بڵێن بایەخیان زۆرتر بە کەلانە ئەیا و مەسەلەن ئەو خواردنە زۆرتر هەموو جارەکە نان بکرایە لە دوای نانکردنەکە ئەچیت کەلانەشە کرات. جیاوازی ئەم خواردنە کوردەواری لەگەڵ خواردنەکانی تر ئەوەیە کە تا ئێستا لەسەر عەرەبانە دروست دەکرێت و لە ناو چێشخانەکاندا نییە. عەبدوڵڵا خەون بەوە دەبینێت داهاتی فرۆشتنی کەلانە زیاد ببێت و بتوانێت شوێنێک بگرێت وەک چێشخانەیە کەلانەی تێدا دروست بکات. شوێنی وا کە کرێکەی کە مناسب بێ من بتوانم بیدەم، شوێنی وان پەیدا نەکردا، ئەینا وەڵی دوکانەکە زۆر باشترە. ئەو بە تەنها بەهۆی کارکردنەوە هاتۆتە شاری سلەیمانی و ماوەتەوە و ماڵ و منداڵی لە شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستانە. عەبدوڵڵا بە پیشەی دروستکردنی کەلانە توانیوێتی بژێوی خۆی لە شاری سلەیمانی و کرەیمانەوەی دابین بکات لەگەڵ ئەوەی هەندێک لەو پارەی دەستی دەکەوێت دەینێرێتەوە بۆ ماڵ و منداڵی کە سەرچاوەی بژێویانە. هیچ پەسەندازێکی کەم نییە و کرێخان و هەموو مەسرەفی خۆم ماڵ و مناڵم هەر لەسەر میشەیە. کڕیارەکانی عەبدوڵڵا لە ڕەگەز و تەمەندا جیاوازن. هەموو جۆرێکی تایە لە پیر، جوان، کچ، کوڕ. بە تەنها کورد نییە کە حەز بە خواردنی کەلانە دەکەن، بەڵکو خەڵکی وڵاتانی دیکە بوونەتە کڕیاری کەلانەکەی عەبدوڵڵا ساڵح لە شاری سلەیمانی. کەلانە زۆر باشە، تامێکی زۆر خۆشی هەیە. لە سریلانکاوە هاتووم لە سلێمانی کەلانە دەخۆم، تامێکی زۆر خۆشی هەیە، حەزم لە کەلانەیە. هەروەها خەڵکی سلێمانیشم خۆش دەوێت. کاک عەبدوڵڵا وەک خۆی وتی کەلانە بە دەست و پەنجەکانی بەتەنها بۆ کڕیارەکانی لە شاری سلەیمانی دروست ناکات، بەڵکو کاتێک دەگەڕێتەوە بۆ ماڵەوە و پشوو وەردەگرێت کەلانە بۆ ماڵ و منداڵ و خێزانەکەشی دروست دەکات. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.